هاوڕێیانم کاتتان باش لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی مافی پەنابەری ئەکەین لە وڵاتی کەنەدا. ڕۆژانە نامەیەکی زۆرم بۆیت پرسیاری ئەوە ئەکەن چۆن ئێمە داوای مافی پەنابەری بکەین. ئایا ئەتوانم داوای ڤیزەی خوێندن بکەم بەڵام کە گەشتمە کەنەدا نەخوێنم و بچم خۆم ڕادستی حکوومەت بکەم؟ ئایا ئەتوانم تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکەم بەڵام کە گەشتمە کەنەدا داوای مافی پەنابەری بکەم و نەگەڕێمەوە کوردستان؟ ئەم پرسیارانە و چەندەها پرسیاری تر لەسەر مافی پەنابەری لەم ڤیدیۆ وەڵامەکانی وەرەگرن. پێشەوەی دەست پێ بکەین بیرت نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەی بۆی ئاگاداربی لە هەموو هەواڵ و زانیاریەکانی وڵاتی کەنەدا. مافی پەنابەری لە کوردستان تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەی یاخود تەقدیمی ڤیزەی خوێندنەکەی کە گەشتیتە کەنەدا خۆت ڕادستی حکوومەتەکەی. لەبری ئەوەی بخوێنی و بچی کۆلێژەکە تاوکەی خۆت ڕادستی حکوومەتەکەی و ئەتەوێ ببیتە پەنابەر. پەنابەر ئەو کەسەیە کە داوای مافی پەنابەری ینی مافی مانەوە ئەکات لە وڵاتی کەنەدا لەبەر ئەوەی لە وڵاتەکەی خۆی ژیانی لە مەترسیدایە. تۆ ئەو کاتەی ئەگەیتە ناو کەنەدا بە دوو ڕێگە ئەتوانی داوای مافی پەنابەری بکەیت لە دوو حاڵەت. یەکەم هەر لە فڕۆکە ڕاستەوخۆ کە دابەزیت لە فڕۆکە پرسیاریان لێ کردی بڵێ من نامەوێت بگەڕێمەوە کوردستان و ئەمێ داوای مافی پەنابەری بکەم لێەوە هەموو شتێک دەست پێ بکات. یاخود تۆ لە بەرەوەی ڤیزەت هەیە ڤیزەی قوتابیت هەیە یاخود ڤیزەی گەشتیاریت هەیە چەند هەفتەیەک لە کەنەدا بمێنیتەوە بیری لێ بکەیتەوە کەیسێکی جوان بۆ خۆت داڕێژی ئەنجە دوای ئەوە بڕۆیتە ئۆفیسی پەنابەران یاخود ئۆفیسی ئیمیگریشن و داوای مافی پەنابەری بکەیت. بیرت نەچێت پێشەوەی بیر لە مافی پەنابەری بکەیتەوە بتەوێ ببیتە پەنابەر ئەبێ کەیسێکی زۆر بەهێزت هەبێت. ئەمە کەیسەکەت ئەمە لایەنی کەیس باش. هاتمە کەنەدا ڤیزەی گەشتیاریم هەیە. لەبری ئەوەی ڤیزەی گەشتیاریەکەم لەبری ئەوەی گەشت بکەم و سەفەر بکەم و دوای ئەو بگەڕێمەوە کوردستان ئەچمە ئۆفیسی پەنابەران یاخود ئیمیگریشن ئۆفیس. ئەم ئیمیگریشن ئۆفیسە لە هەموو شارێک هەیە. ئەپرسی ئۆفیسی ئیمیگریشن لەکوێیە پێت ئەڵێن. ئەچیتە ئەوێ چاوەڕێ ئەکەیت و لەوێ ئەڵێ I am here to هێنا ask for refugee protection یان هەرچۆنێک بێ ئەڵێ من لێرە ئەمێ ببم بە پەنابەر. ئەمە یەکەم هەنگاو چیتە ئۆفیس. کەیست حازرە و هەموو شتێکت حازرە. باش تەنها ناوت ئەنووسن هیچ نابێت لە هەنگاوی یەکەم هیچ ڕوونایە تەنها ناوت ئەنووسن فلانە کەس ناومان نووسی ئۆکەی بڕۆ خوات لەگەڵ و جارێتر نەگەڕێتەوە ئێرە لەبەرەوەی چاوەڕێکی هەتا چیە بێت هەتا خۆمان ئیمێڵت بۆ ئەنێرین کە ئەڵێ وەرە کارتی پەنابەری وەربگرە. ئەمە هەتاوە چی بوو؟ ئۆکەی با ڕیکۆردەکەم ڕانەگرم. لە هەنگاوی یەکەم تەنها ناوت ئەنووسن و ئەڵێن با بخوات لەگەڵ بڕۆ بۆ خۆت خوا حافیز. لەم حاڵەتە تۆ هیچ مافێکت نییە و هیچ ناوت نییە و هیچت نییە هەموو شتێکیش لەسەر خۆتە چکە جارێک کارتی پەنابەری ڕفیوجی ئایدیت وەرنەگرتووە. چەندێک ئەبێ چاوەڕێکم پرسیارەکەوەیە چەندێک ئەبێ چاوەڕێکم نازانی کەس نازان لەوانەیە دوای 2 هەفتە بڵێن وەرە ئایدیەکەت ببە کارتەکەت ببە لەوانەیە بڵێن دوای 3 مانگ 4 مانگ کەس نازانێت. باش لەم ماوەیە هەموو مەسروفات هەموو شتێک لەسەر خۆتە کەس علاقەی بە تۆ نییە. چاوەڕێکە چاوەڕوانی شتێ زۆر ناخۆشە بەڵام قەینە چاوەڕێیەکی ئەتوانی کارکی ناتوانی کارکی چکە وەرک پێرمت مۆڵەتی کارکردنت نییە. تەلەفۆنت بۆکەن ئەڵێن وەرە کارتی پەنابەریەکەت ببە. لەو ڕۆژێکە چی کارتی پەنابەریەکەت وەرگری لەوانەیە ئینتەرویو ینی چاوپێکەوتنێکی زۆر کورتت لەگەڵ بکەی لەوانەیە لەگەڵت چاوپێکەوتنت لەگەڵ مەکرێ پرسیارت لێکن پرسیاری زۆر سادت لێکن ئەوەنی ئەمە مەحکەمە نیە تەنها کارتی پەنابەریت ئێنێ. ئەو کاتەی کارتی هەر ئەو ڕۆژەی کارتی پەنابەریت وەرگرت ئیتر تۆ مافت لە وڵاتی کەنەدا هەیە. مافەکانت چییە؟ لیستێکت ئێنێ لیستی هەموو محامیەکان لە کەنەدا ئەڵێن یەکێک لە محامیانە بخۆت هەڵبژێرە ئەم محامیانە بە فریکارەکەن ینی بە خۆڕایی لەلایەن حکوومەتەوە دانراون بۆ خەڵکی پەنابەر. ئەگەر ئەتەوێ محامی تایبەتی بگریت ئەتوانی خۆت پارە بیت و محامیەکی خصوصی بگریانی بەڵام ئەمانە بە خۆڕایی کارەکە لەگەڵ محامی ڕێکەکەون محامی کۆتا کەیس و هەموو شتێکت ئەنێرێ بۆ ئیمیگریشن بۆ ئۆفیسی ئیمیگریشن و چاوەڕێی کاتی محکەمە ئەبیت. ئەمە لیستی محامیەکان. دوای ئەوە مافی ترت چی هەیە؟
ژمارە تەلەفۆنت ئێنێ ئەڵێن تەلەفۆن بۆ ئەم ژمارەیە بکە ئەمە لە ڕێگەی ئەم ژمارەوە سنتەر هەیە ئەچیتە سەر سۆشیال یعنی مانگانە ڕەپارەیەکت بۆ ئەبڕنەوە ئەم ڕەپارەیە بەشی چیتەکە تەنها بەشی شتی زۆر بەسیتەکە لەوانەیە 8 گەڵا بێت $800 $750 $800 شەلتەر هەیە شەلتەر هەیە توانی لە شەلتەر بمێنیتەوە بەڵام سۆشیالت ئێنێ پارەیەکی کەمە بەڵام بەپێی بارودۆخی ئەگەر خێزاندار بیلانێ بڕەپارەیەکی باشترت بێنێ بەڵام باش بەس بەشی ئەوە دەکا کە ینی مەسروفاتێکی ڕۆژانی خۆت تەبان تۆ خۆتیش پارەت هێناوە نیە بڵێ بە دەست بەتاڵی هاتووی لەم حاڵەتە کە کارتی پەنابەری وەرگرت ئەمە دووەم مافەکە هەتە ئەچتە سەر سۆشیال دوای ئەوە سنتری تایبەت هەیە بۆ نیو کەمرس ئەم سنتەرانە دەوری زۆر جیاوازیان هەیە کورسی زمانی ئینگلیزیان هەیە کورسی زمانی فەڕەنسیان هەیە کورسی چۆنیەتی دروستکردنی سیڤی تۆ ئەچی بۆ هەر دەورەیەک بێت تۆ بڕۆ لەبەر هیچت نییە هیچ ئیش و کارت نییە بڕۆ ئەو سنتەرانە سوودێکی زۆری هەیە بۆ تۆ فێرە بیت کۆرس و شتەیە خەڵک ئەناسی وردە بەم جۆرە ئەتوانیت یعنی کۆنێکشن پێیاکەی هاوڕێ پێیاکەی تو ئەوانش هەمویان ئەو سنتەرە هەمووی بۆ پەنابەر ئەوانی تریش هەر حاڵیان وەکو توێ پەنابەر تاز دەکەشتونەتە کەنەدا ئەمە لایەکی تر دوای ئەوە هەر کاتێ مافی کارتی پەنابەری وەرگرت ئەڵێی ئەمەوێ یارمەتیم بن تەقدیمی وەرک پەرمت بکەم کەسێک هەیە لەو سنتەرانە ئەم سنتەرانە هەمووی بە خۆڕاییە لەلایەن حکوومەتەوە سەپۆرت ئەکرێن هەموو شتێک هەیە یعنی هیچ شتێک سەرت لێ ناشێوێت تەلەفۆنە و ژمارەیان هەیە ئەمەم ئەوێ ئەوەم ئەوێ بۆتەکەن تەلەفۆنەکەی ئەڵێی وەرک پەرمت من مۆڵەتی کارم ئەوێ لە بەرەوەی بەبێ مۆڵەتی کار لە کەنەدا ناتوانین کار بکەی پێڵەن وەرک پەرمت ئەڵێی بێ زەحمەت یەکێک بنێرن من ئەمەوێت تەقدیمی وەرک پەرمت بکەم ئەچیت ڕۆژێکت بۆ دائەنێن کەسێکە یارمەتیتە پێیپەر و شتەکانتە بێ ئیشت ناوچێ و ئیشت چێ و لە چ شتێ شارەزایت و تەقدیمی وەرک پەرمتەکەی وەرک پەرمت لەوانەیە 3 هەفتە لەوانەیە 3 مانگی بێت لەوە زیاتر نییە لەوانەیە هەر 1 مانگ 2 مانگێ بۆ بێتەوە کە وەرک پەرمتت بۆ هاتەوە وەرک پەرمت ینی مۆڵەتی کارەکە گەشتە دەستت ئەو کاتە تەقدیمی ئیشەکەی تر دەستەکەی بە تەقدیمی ئیشکردن ئیتر ئەتوانی ئیشێکی فوڵ تایم بێت توانی لەوانەیە ئیشەکە زۆر باش بێت ینی پارت تایم بێ فوڵ تایم بێ هەردووکی ئەتوانی ئەمە هەمووی چییە ئەمە تۆ جارێ چاوەڕێی چیەکەیت محکەمە چکە هەنگاوی دۆم تاو بوو کارتەکەت وەرگرت کە کارتەکەت وەرگرت ئیتر تۆ ڕفیوجیت ئەتوانی حساب بانقی بکەیتەوە ئەتوانی حساب بانک بکەیتەوە بە کارتی پەنابەری بەڵام وابزانم ناتوانانی کرێدت کارت دروستکەی بەس ئەتوانی دەبتت هەبێ یعنی حساب بانقیەک هەبێت چکە لێرە پارە هەڵناگیری هەموو شتێک لە حساب بانقیان هەموو شتێک بە کارتە وەکو لای خۆمانیە پارە زۆر معاملەی پێ ناکرێت پێیەکرێ بە زۆرنە ئەو ڕۆژەی محکەمە ئەکرێت بە پۆست بۆتێت یەڵڵا خۆت حازرکە محکەمە لەوانەیە کاتژمێرێک بێ لەوانەیە 30 دقیقە تاوا بێ لەوانەیە 2 ساعات لە محکەمە بتهێلن وەرە بزانم تۆ بۆ هاتیتە کەنەدا بۆ ژیانت لە مەترسیان بۆچی چۆن و هاتی و بڕۆ ئەم شتانە هەموویت لێ پرسن هەموو پرسیارێکت لێکن و دوایی حاکمەکە ئەگە عەقڵی گرتی قبول دەکات بە باشی خۆت ئامادەکەیت و پرسیاریان لێ کردی وەڵامی پرسیارەکان بیێرەوە ئەگەر ناتوانانی بە ئینگلیزی قسە بکەی ئەم تەرجمەیەکت بۆ وەرگێڕێکت بۆ ئەهێنن کوردی ئینگلیزی وەرگێڕەکە وەڵامەکانت بە حاکمەکە ئەڵێ لەوانەیە وەڵامی محکەمەکەت یەکسەر بێ لەوانەیە یەکسەر نەبێن لەوانەیە هەر ئەو دقەیە حاکمەکە بڕاتە دەرۆ بڵێ بێ زەحمەت سایەمەوە یەکسەر بڵێ قبوڵە یان ڕەفزە یانیش بڵێ 2 هەفتەی تر وەڵام وەرەگری یان مانگێتر وەڵام وەرەگری لە حاڵەتی قبول هەر ئەو کاتە هەر ئەو دقەی قبوڵت وەرگری یەکسەر ئەتوانێت بچیت تەقدیمی ئەچیتەوە سنتەر ئەو سنتەرانی کە هەمووی بەخۆڕایی یارمەتی تێن ئەچیتەوە سنتەر ئەڵێ بێ زەحمەتێکێ بێنن تەقدیمی ئیقامەکە ئیقامەی هەمیشەیی پێڵمون کە بۆ 5 ساڵ ئیقامەی کەنەدی پێڵن پێرمنەنت ڕێزیدەنسی ئەمێنیتەوە لە کەنەدا ئەو ڕۆژەی کە تەقدیمی ئیقامەکەیت ئیتر بخۆت چاوەڕەکە ئیتر چاوەڕوانەکە ڕاستە زۆرە بەڵام تۆ لە بەروی کیسەکەت قبول کراوە محکەمە قبوڵی یاویتە ئیتر زۆر مێشکت لای نابێنی کەی ئیقامەکەت بۆیێتەوە ئیقامەکە 24 مانگی ئەوێ پێشتر خەڵکە بۆ بە 2 مانگ وەریگرتەوە بەڵام ئێستا ئەو شتە نەماوە ئەڵێ 24 مانگ ئەبێ پرۆسێسینگ تایم 24 مانگی ئەوێ یعنی 2 ساڵ ئیقامە ئەگە ئیقامەکەت وەرگرت یعنی ئەو دقەی ئیقامەکەت وەرگرت بژمێرە لەوانەیە وابزەم 1000 ڕۆژە 1050 ڕۆژە شتێکی وای لەناو خاکی کەنەدا بمێنیتەوە دوای ئەوە ئەتوانیت تەقدیمی جنسی کەنەدا بکەیت و بیتە خاوەن جنسی کەنەدی ئەگەر ڕەفزت وەرگرت
لە محکەمە ڕەفزت وەرگرت ئەوە هەر بە پەنابەری ئەمێنیتە ئەتوانی ئەتراز بکەی ئەپیڵ بنووسی بەڵام دیپۆرتت ناکەن کەی دیپۆرت ئەکرێتەوە بۆ عێراق دیپۆرتی نیە کەنەدا بخۆت هەر لە کەنەدا بمێنەوەکو پەنابەرێک ئیقامە وەرناگرێت بەڵام هەرتوانی ئیش بکەیت و ژیانی خۆت بکەیت ئەمە هەمووی مافی پەنابەری لە وڵاتی کەنەدا ئەمە بۆ کێ بۆ کەسێک کە خۆی ڕادەست بکە یعنی کەسێک خۆی بچێتە ئیمیگریشن بڵێ من ئەمەوێت مافی پەنابەری وەربگرم لە ڤیدیۆکانی داهاتوو باسی ڤیزەکانی ترەکەین کە پێویست ناکە داوای مافی پەنابەری بکەیت چکە ئاگادار بە مافی پەنابەری داوات کرد ناتوانی بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت هەتا ئەو دقەی جنسی کەنەدی وەرەگریت یعنی ئیقامەش وەرگر هەر ناتوانانی بگەڕێتەوە لەبەرەوەی تۆ توتە لە کەیسەکەت و توتە من ژیانم لە مەترسیدایە ئەمە مافی پەنابەری بوو لە وڵاتی کەنەدا ئەگە پرسیارت هەیە لەژێر ئەم ڤیدیۆ پرسیارەکانتان بنووسن لە ڤیدیۆکانی داهاتوو باسی جۆرەکانی ڤیزە ئەکەین بۆ نمونە ڤیزەی قوتابی ئەوەی کێت بۆ کەنەدا وەکو قوتابی بۆچی پێویست ناکە خۆی ڕادەستکە لەبەرەوەی چییە بێت و چۆن ئەمێنێتەوە بە شێوەیەکی یاسایی ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵەوە بیرشت نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت بزانم بیرم وە بزانم شتم وڵا نازانم چیم بیر چوە لەسەر مافی پەنابەری بەڵام بیرم بێنەوە لە کۆمنت بۆی وەڵامی پرسیارەکانتان بێمەوە هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ